ئێوارەتان باش زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. پێم وایە ئەمڕۆ کاتمان بۆ بابەتێکی زۆر زۆر گرنگ داناوە کە ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا ناوەندی توێژینەوە و توێژینەوەی زۆری لەسەرەکرا. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێز کاک لەوزاد عومەر کە ئەمڕۆ ڕێکخراوی ئازادبوون لە چوارچێوەی چالاکی ساڵۆنی فکریدا ئەم کۆڕە ساز دەدات بە ناونیشانی کۆمەڵگەی دوای زانیاری کە ناونیشانی کتێبەکە لەلایەن دکتۆر ئیهاب خەلیفە و نووسراوە و بەڕێزیان کاری وەرگێڕانی بۆ کردووە. لە بەرگی دواوەی کتێبەکەدا چەند ڕستەیەکی پێم خۆشە سەرەتا پێش دەستپێکردن ئەو چەندێ ڕێکتان بۆ بخێنمەوە. ئەڵێ دڵەڕاوکەی مرۆڤ لە دەستکاریکردنی تایبەتمەندیە بایۆلۆژیەکانی لە ڕێگەی تەکنەلۆژیا زیرەکەکانەوە تا دێت زیاتر و زیاتر دەبێت. ئەگەر چی لە پشت ئەمانەوە بە پلەی یەکەم پاسا و هۆکاری مۆڕاڵی و پزیشکی هەن. بۆ نمونە وەک چاندنی دەست و پێی دەستکرد بۆ ئەو کەسانەی کە ئەنجامێکیان لە دەستداوە یان دەرەنجامی توشبوونیان بە نەخۆشیەک کە جۆرێک ئیفلیجیان تێدا دەرکەوتووە. بەڵام مەبەستی بازرگانی و قازانجکردن گرنگترین هۆکاری بەکارهێنان و پێشکەوتنی ئەو جۆرە تەکنەلۆژیایە لە ژیانی ڕۆژانەماندا بە چاندنی دەست و قاچی دەستکردیش تەواو نابێ، بەڵکو لە ئێستادا بیر لە چاندنی چیپی زیرەک لە ناو جەستا یان عەقڵی مرۆڤدا دەکرێتەوە. ئەمە بۆ ئەوە نییە ببێت بە جێگرەوەی یان جێگرەوەی مۆبایل و کارتی بانکی و وشەی نهێنی، بەڵکو دەیانەوێت ببێت بە عەقڵێکی دەستکرد لە پاڵ عەقڵی سروشتی مرۆڤدا. ئەم تێکەڵکردنەش تواناکانی عەقڵی سروشتی مرۆڤ زیرەکتر دەکات. هەڵبەت کاتێ من کە ئەم چەندێڕەم خوێندەوە بیرم لەوە کردەوە کاتێکە لەم شۆڕشەیە ئێوێ زیرەکی مرۆڤ زیاتر بکات لە ڕێی چاندنی ئەم چیپەوە توانە ڕۆحی و سۆزی و میهرەبانیەکەی مرۆڤ چی لێیە و ئەگەر گۆڕانکاریەک ڕووبا ئایا ئەمە چۆن ڕەنگدانەوەی لەسەر بەها و مەبادئی مرۆیی هەیە، لەسەر ئایدۆلۆژیا و ئەو بەهایانە هەیە کە ئەمڕۆ مرۆڤایەتی ڕاگرتووە. هەڵبەت کاتێک کە کتێبەکە خوێنینەوە کۆمەڵە پرسیاری زۆریەتە پێشەوە کە هیوادارم ئەمڕۆ بتوانین هەندێکی چونکە ئەوەندە بەرفراوانە پێم وایە بە چەندان کۆڵ و بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەوەیە کە زۆر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکرێن. پێشەوەی کاک لەوزاد ناساندنێک بۆ کتێبەکە بکە پێمان خۆشە ناساندنێکی کورت بۆ بەڕێزیان بکەین. کاک لەوزاد دەرچووی کۆلێژی ئەندازیاری زانکۆی مووسڵا لە ساڵی 90ەکانەوە فەرمانبەر بووە لە وەزارەتی ئاوەدانکردنەوەی عێراق وەک ئەندازیارێک لە شاری کەرکووک تکریت بەغدا کاری کردووە. لە ساڵی 2003 تا 2015 لە بواری نەودا کاری کردووە. سەرۆکی سەندیکای ئەندازیارانی عێراق لقی کەرکووک بووە بۆ خوری 26. ئەندامی دامەزرێنەری هەریەک لە ناوەندی ئەلمانی و ڕابطە المواطنە بووە لە شاری کەرکووک. تا ئێستا 4 کتێبی وەرگێڕاوە بۆ سەرزمانی کوردی و خاوەنی دایان وتار و نووسینە، وەکەوەی کە ئاماژەم پێیە لە کتێبەکانی کۆمەڵگەی دوای زانیاریە کە باس لە شۆڕشی 4ەم و 5ەمی پیشەسازیەکە و کۆتا کتێبیشی لەسەر نیولیبرالیزمە. زۆر بە خێراتنی کاک لەوزاد دەکەین و زۆر خۆشحاڵیش بووین بە ئامادەبوونی ئێوە. بەڕێزیان بابەتەکەی پێشکەش ئەکا لە ماوەی 45 خولگەکدا، دواترە گەڕێینەوە بۆ لای ئێوە بۆ هەر سەرۆک پرسیارێک. فەرموو کاک لەوزاد. ئێوارەتان باش. سوپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون، سوپاس بۆ خاتوو هەڵوێست، سوپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئامادە بوون. من بەڕاستی پێشتر ئەم کتێبەم خوێندنەوەم بۆی کردوبوو لە کۆمەڵی زانستخوازان کۆڕێکمان لەسەر بەست، هەروە 3 بەرنامەشمان لە تەلەڤیزیۆنی ئاریان تیڤی لەسەر ئەم کتێبە ئەنجام داوە. لەبەرەوەی چەمچی ئەم کتێبە چەمچێکی زۆر فراوان لە خۆگرێ بە پێویستی نازانمەوانەی لەو بەرنامایان کراوە دووبارەی بکەمەوە لە گۆشەیەکی ترەوە ئەمڕۆ خوێندنەوە بۆ ئەم کتێباکەین. دکتۆر ئیهاب خەلیفە لە ڕاستیدا خوێندنەوەی دکتۆر ئیهاب خەلیفە بۆ قۆناغەکانی بێژوو جیاوازترە لە جیۆلۆجیەکان. قۆناغەکانی مێژوو دابەشەکەن بە قۆناغی
ئاگرین پاشان سەهۆڵبەندان دوای هۆلۆسین پاشتر قۆناغی ئەنترۆپۆسین. فەلسەفەی مارکسیزم قۆناغەکانی مێژوو دابەشەکە بە کۆمەڵی سەرەتایی پاشان کشتتوکاڵ دواتر سەرمایهداری سۆسیالیزم و کۆمونیزم. دکتۆر خەلیفە قۆناغەکانی مێژوو لەم کتێبە دابەشەکە بۆ 5 قۆناغ: قۆناغی ڕاوکردن، قۆناغی کشتتوکاڵ، شۆڕشی یەکەمی پیشەسازی، شۆڕشی دووەمی پیشەسازی و سێەم و چوارەمی پیشەسازی. ئێمە ئێستا لە هەنگاو لە بەرەو ئەوەین بۆ کۆمەڵگەی دوای زانیاریان شۆڕشی پێنجەمی پیشەسازی بڕۆین. لێرە لەم کتێبە بەڕاستی ئەوەی کە من زۆر ئەمەوێ لەم ئێوارە کۆڕەیە باسی کەم، دکتۆری هاب گرنگی داوە بە ئامێر چی ڕۆڵێکی بینیوە لە مێژووی مرۆڤایەتیە. لە قۆناغی ڕاوکردن مرۆڤ تەنها دار و بەرد وەکو دوو ئامڕاز کە ئامڕازی سروشتی لە بندەست مرۆڤ بوونە، ئەم ئامڕازانە هەم ئامڕازی بەرهەمێنار بوونە، هەم ئامڕازی جەنگ بوونە کە توانوێتی ئاسایشی ئەو کۆمەڵایی کە لە کۆمەڵە بیدایەتەکانە لە قۆناغی ڕاوکردنە پێکەوە ژیاون. بەڵام کاتێک کە مرۆڤایەتی ئەچێتە قۆناغی کشتتوکاڵەوە و ئەگەر ئاسن نەدۆزرایەتەوە کشتتوکاڵ بەو پێشکەوتنەی کە ئێستا پێشەکەوی پێش ناکەوت، باشتر بەرهەمهێنان هێندە زۆر نابوو مرۆڤ بیتوانایە بازرگانی پێ بکە. فەدۆزینەوەی ئاسن لە قۆناغی کشتتوکاڵە وای کردووە مرۆڤایەتی بەرهەمێکی زیادی هەبێ، ئەم بەرهەمە وای کردووە فێری بازرگانی ببێ، بازرگانیش خۆی لە خۆیان گۆڕینەوەی کولتورەکان و معریفە و زانستە لەگەڵ لە کۆمەڵگە جیاوازەکاندا. لە قۆناغی کشتتوکاڵە ئامێر لە ئامێری دار و بەردەوە لە ئینتاجەوە ئەبێ بە بێڵ و خاکەناز و داس و هەروەها بۆ جەنگیش ئەبێ بە شمشێر و ڕم و هەموو ئەم ڕازانەی تر. مرۆڤایەتی پاش ساڵی 1976 کە بە سەرەتای شۆڕشی یەکەمی پیشەسازی دانرێ لە بریتانیا، توانی ئامێرێک بدۆزێتەوە کە لەسەر هێزی هەڵم بە بەکارهێنانی غەڵوزی بەردین کار بکە. ئەمە سەرەتای گۆڕانکاریە لە پەیوەندەکانی بەرهەمێنان، پەیوەندی کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەی یەکەمی پیشەسازیە. لێرەوە ئیتر حتا ئامڕازەکانی جەنگ بارود دروستە بێ لە ئامڕازی ئاسنیشەوە گۆڕێ بۆ بارود و ئامڕازەکانی بەرهەمێنانیش ئەگەر لە قۆناغێک لە قۆناغی کشتتوکاڵە هەموو ئامڕازەکان بریتیە بووە لە هێزی باسکی مرۆڤ، ئامێرێک هاوکاری مرۆڤەکە ئەویش ئامێری بوخارە. ئەم شۆڕشە 100 ساڵە خەیانەیە تا ڕەهەندەکانی خۆی تەواوەکە. لە ساڵی 1886 مرۆڤایەتی ئەچێتە قۆناغی دووەمی شۆڕشی پیشەسازیەوە. بێگومان لەگەڵ قۆناغی یەکەمی پیشەسازیە بەرهەمهێنانێکی فاملی بووە، واتە ئەگەر لە خولی بەرهەمێنانە ئەوەی کە پێڵێن فایزقیمە لەو قۆناغەیە شتێک نەبووە ناوی فایزقیمە بووە، ئەو دەستکەوتەی هەبووە لە چارچەوەی ئەو خێزانەیە بووە کە ئیشان لەو مانیفەکتۆرەیە کردووە. لێرەوە کە ئێمە ئەچینە قۆناغی دووەمی پیشەسازی، قۆناغی شۆڕشی دووەمی پیشەسازی لەسەر بنەبای نەوت و کارەبا گەشە ئاسەنیە. لێرەوە پەیوەندەکانی بەرهەمێنان گۆڕانکاری بەسەرادێت، بەرهەمێنان لە مانیفاکتۆرەوە گۆڕێ بۆ بەرهەمێنانی کۆمەڵ. لێرەوە حزب دروستە بێ، دامەزراوەکانی تر وەکو نەقابات و شت دروستە بێ و ئامڕازەکانی جەنگیش لەگەڵ ئامڕازەکانی بەرهەمێنانی هێندە گەشاکەن. ئەم قۆناغا لە ساڵی 1986ەوە دەست پێکە، لە ساڵی 1900 کۆتایەکانی 50 قۆناغی دووەمی شۆڕشی پیشەسازی تەواوە بێ کە ئەبینین ئامڕازەکانی جەنگ لەم قۆناغەیە گەشاکە و دەرئەنجام بە شەڕی ئەتۆمی، شەڕی دووهەمی جیهان کۆتایی دێ. و لەم قۆناغەیە بەڕاستی کۆمەڵێ فکری ناسیۆنالیزم، فاشیزم، نازیزم دەرئەنجامی قۆناغی دووەمی شۆڕشی پیشەسازیە. قۆناغی سێمی پیشەسازی لەم قۆناغەیە مرۆڤ ئەتوانێت ئامێرەکان لە ئامێرێکی میکانیکیەوە بگۆڕێ بۆ ئامێرێکی ئۆتۆماتیکی. ئەم شۆڕشی پیشەسازی سێەم لەسەر بنەمای
ناردنی شەپۆڵی دەنگی یەکەم شەپۆڵی دەنگی کە مرۆڤ توانی بنێرەوە بۆ ئاسمان کە بۆ یوریگاگارین ناردووە ئەویش تەنها بریتی بۆ لە تووتێکیان ناردووە لەوێ ئەم تەڕەدوودا شەپۆڵەوە گیراوەتەوە ئەمە سەرەتای ئەو داهێنانە گەورە بوو کە ئێستا مرۆڤایەتی لە پەیوەندی بەرهەمێنانە و گەیشتوتە چی ئاستێک لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە. لێرەوە مرۆڤایەتی پاش ئەوەی لەم قۆناغەیە ئینتەرنێت کۆمپیوتەر سەر هەڵەدا نەوەی یەکەم و دووەم و سێمی ئینتەرنێت لەدایکە بێ نەوەی یەکەمی ئینتەرنێت توانای بەس ناردنی شەپۆڵی دەنگی هەیە نەوەی دووەمی ئینتەرنێت توانای ناردنی دەنگ و تێکستی هەیە نەوەی سێەم توانای ناردنی ڤیدیۆ و ڕسمیشی هەیە بەڵام لەبەرەوەی خێرایی ئینتەرنێتی نەوەی سێەم زۆر کەم بووە توانای ناردنی قەبارەی کەم بووە نەتوانراوە بەکاربێنرێ بۆ زۆر بواریکە. ئەم قۆناغا کە قۆناغی شۆڕشی پیشەسازی سێمە قۆناغی لەدایکبوونی تاکزەمسەری جیهانە قۆناغی لەدایکبوونی جیهانگیریە گلۆبالیزمە قۆناغی لەدایکبوونی ئەو ستمە جیهانەیە کە تا ئێستا حکومەکە بە ناوی نیولیبرالیزمەوە دەرئەنجامی زۆربوونی بەرهەم لەم قۆناغەیە کە ئامێرەکانە بن بە ئۆتۆماتیک پەیوەندی کۆمەڵایەتەکان گۆڕانکاری بەسەردێ ئەو بەرهەمە زۆرە پێویستی بە تاشێکی بەرخۆرە بۆی بتوانێت ئەو بەرهەمە زیادەیە بەکاربێنێت. ئەم شۆڕشە تا ئێستا بە شۆڕشی پیشەسازیە ناپێی ناوترێ شۆڕشی زانیاری لەبەرەوەی مرۆڤ توانای هەڵگرتنی ئەو داتا زۆرەی نییە کە ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە نزیکەی 2 گیگابایت لە یەک چرکەیەکە ئێمە زانیاری بەکارێنی. دەرئەنجام لە ساڵی 2012 کۆمپیوتەرەکان زۆر پێشکەوتووە بن ئینتەرنێت نەوەی چوارەمی خۆی لەدایکە بێ کە توانای ناردنی قەبارەی ناردنی داتاکانی دەهێندەی نەوەی چوارەمە نەوەی سێمە هەروەها خێرایەکەی دەبقەت خێرایی نەوەی سێمی ئینتەرنێتە. لێرەوە چەمشێکی تر لە دایکە بێ لە کۆمەلگا کە پێ ئەڵێن کۆمەلگەی زانیاری. کۆمەلگەی زانیاری لەگەڵ بەهێزبوونی ئینتەرنێت زۆربوونی داتا مرۆڤ توانوێتی لەم قۆناغەیە مۆدۆمێک بدۆزێتەوە ئەو هەموو داتایی لەسەر خەزنکە هەروە خێرایی و توانایی کۆمپیوتەرەکان ئەگەنە ئاستێک توانای چارەسەرکردنی بلیارات داتا و فۆرمولەی هەیە چارەسەریکە کە لە توانای مرۆڤانیە ئەو هاوچێشانە حەل بکە. لەگەڵ تەبەنجانەکان ساڵی 2012 بە ساڵێک دانن کە مرۆڤایەتی ئەچێتە قۆناغی چوارەمی پیشەسازیەوە لەم قۆناغا کۆمەڵی تەکنەلۆژیا لەدایکە بێ. ئەم تەکنەلۆژیانە بە بۆچوونی زانەکان ئێمە لە 20 ساڵی ئایندەیە ئەگەینە کۆمەڵگەی دوای زانیاری. ئەم تەکنۆلۆژیانە پاش ئەوەی ڕەهەندەکانی خۆیان تەواوەکەن ئێستا هەمویان ئەم تەکنۆلۆژیانە با بڵێن هەیەە قۆناغی دووەمی خۆی بڕیوە هەیەە زۆر پێشکەوتوتر بووە. لەوانە زیرەکی دەستکرد با بڵێن تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد ئەمە بەرهەمی چوارەمی شۆڕشی پیشەسازیە. زیرەکی دەستکرد ڕەنگە ئێمە بتوانین دابەشی بکەین بۆ سێ ئاست. ئاستی یەکەم زیرەکیەکی سادەیە لەو بابەتەی کە سۆفتوێرێک دروستکرا ئەوەی کە توانرا لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە کاسپارۆف یەکەمی شەترەنجی جیهان بێتەوە. دووهەم ئاستی زیرەکی دەستکرد ئاستێکە پێوەڵێن ئاستی مامناوەند ئەوەی کە ئۆتۆمبیلی خۆئاژۆ درۆنەکان ئەمە ئاستێک بەرزترە توانای هەندێک ئامێرەکان ئامێرە زیرەکە توانای هەندێک قەراراتی هەیە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ مرۆڤ. قۆناغی سێەم کە پێڵێن قۆناغی سوپەر ئەم قۆناغی ئێستا مرۆڤایەتی لەم قۆناغی زیرەکی دەستکرداژێ. ئەم قۆناغش دابەشەکرێ بۆ دوو ئاست. ئاستێک پێڵێن ڕۆبۆتە خۆ بڕیاردەرەکان ئەو ڕۆبۆتانەی کە توانای هەیە بەبێ مرۆڤ هەندێک قەرارات بدا و بە تایبەتی ئێستا شەریکەی تێسلا بەنیازە لە مانجی 9 پێم وایە ئەم ساڵ 3000 لەو ڕۆبۆتانە خاتە بازارە وەکو مامۆستا وەکو شۆفێر وەکو کۆمەڵی کاری پێ بکە لە نەخۆشخانەکان لە هۆتێلەکانە کاری مرۆڤی پێ بکە. ئاستی دووەمی سوپەر پێڵێن ئەتەخلیقی داهێنەر. بەڕاستی ئەم ئێستا مرۆڤایەتی لەسەر ئەمە ئیشەکە زانەکان لێرەدا ڕۆبۆتەکان ئەگەنە ئاستێک هەموو ئاستەکانی مرۆڤ هەر 5 هەستەکەی مرۆڤ ڕۆبۆتەکان ئەگەنە و ئاستە
هیچ پێویستێکی بە مرۆڤ نێ خۆی داهێنەرە ئەتوانێت لە مرۆڤ زیاتر داهێنان بکە لەو کارەی پێ ئێسپێرێ. تەکنەلۆژیای دووهەم ئینتەرنێتی شتەکانە. لە شۆڕشی چوارەمی پیشەسازی ئینتەرنێت گەیشتۆتە ئاستێک هەموو شتەکانی دەور و پشتمان هەر لە بڵۆپەکەەوە سەعات کراس پانتۆڵ هەتا سەلاجە هەموو ئەو پێویستیانی کە لە ژیانی ڕۆژانە بەکارێنی ئێستا بە ئینتەرنێتەوە بەستراوە. ئەمە پێویستی بە داتایەکی زۆر زۆرە تۆ بتوانی و بە ئینتەرنێتێکی زۆر خێرا هەیە لە ئایندەیەکی نزیکە هیچ شتێک نامێنێت لە دەور و پشتی ئێمە ڕەبت نەبێ بە ئینتەرنێتەوە. من لەبەر کەمی کات بەڕاستی زۆر ناسمە سەر تەفاسیلی ئەتوانن لە کتێبەکە بەڕاستی هەم لایەنە ئەرێنی و نەرێنەکانی ئەم تەکنەلۆژیانە باس کراوە. تەکنەلۆژیایەکی تر کە 5G نەوەی پێنجەمی ئینتەرنێتە ئەم تەکنەلۆژیایە ئەم ئینتەرنێتەوە ئەکا ئیتر مرۆڤ بڵین بۆ نمونە تۆ ڕۆبۆتێک لە ئاسمانە یا تەیارەیەک با بڵێن بەبێ سایق بۆ ئەوەی زانیاریەکان لە کەمتر لە با بڵێن 1 ملیاری سانیەیەک ئەبێ ئەو داتایانە ئاڵگۆڕ بکە ئەگەر لەگەڵ هەر ئاڵ نوقسانیەک لە کاتەکەی ڕەنگە بێتەوەی حادسەیەک لەبەرەوە پێویستی بەوەی ئینتەرنێتێکی زۆر خێرا لە تایک بێ ئەو شنەوەی پێنجەمی ئینتەرنێتە ئەگەرچی ئێستا مرۆڤاتی بە تایبەتی لە سین ئێستا نەوەی شەشەمی گەیشتۆتە نەوەی شەشەمیش ئینتەرنێت. بڵۆکچین ئەمە شەشێکتر لەو تەکنەلۆژیانەیە کە بەرهەمی چوارەمی شۆڕشی پیشەسازیە. بڵۆکچین بریتە لە سۆفتوێرێک بەرنامەیەک توانایی ئەوەی هەیە لەسەری تا 100 ملیار ئەکاونت دروست بکرێت. ئەم تەکنەلۆژیای ئێستا لە ئیشکردنایە بەڵام کۆمەڵی کێشە هەیە لە بواری دراوە گریمەکانی وەکو بیتکۆین و ئەوانی کەیە پشت بە بڵۆکچین ئەبەستن. بڵۆکچین هەری ئێکە لە ئێمە ئەتوانی لە ئایندەیە ئەکاونتێکمان ئەبێ لەوە بڵۆکچین ئەبێتە هۆی نەمانی دەوڵەتی بیرۆکراتی. ئیتر هەموو ئەو دامەزراوانەی کە مرۆڤێک پێویستی پێێتی وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ تاپۆ کە خانوویەک تەزی لەکات لە تاپۆ یاخۆ ئۆتۆمبیلێکە کڕێ لەوێ ناونووسیەکە هەموو ئەمانە ئەسێتە سەر ئەو تەکنەلۆژیایە لە ئایندێکی 20 ساڵێکیکەیە تەوەقوعەکرێ ئیتر ئەمە نایوەنگیری ئیلغا کاتەوە لە بینی دەوڵەت و هاوڵاتیە. دراوە گریمانەکان ئێستا ئەبینی نزگەی بۆ 30,000 دراوی گریمانەی هەیە. طبعاً ئەم دراوە گریمانەیەش لە ڕووی اقتصادیەوە پایەکانی دراویانتیانە نە خاوەندارێتیشی هەیە با بڵێن نا یاسایەک ڕێکی خستووە نا مەغزایەکی ئابووریشی هەیە بتوانێت سەمەنی بەڵام ئیتر شتێکە دروست بووە پێشی وایە لە پشت ئەمەشەوە با بڵێن لێکۆڵینەوە زۆرێ هەندێک پێیان وایە ئەمە بەشێکە لە سپیکردنەوەی پارە هەندێک پێیان وایە کۆی لەکردنی مرۆڤە. پرینتەری سێڕەهەندی و چوارڕەهەندی لێستا ئەمە یەکێکە لەو داهێنانەی کە مرۆڤ لە بەرهەمی چوارەمی شۆڕشی پیشەسازیە پرینتەر ئێستا ئەتوانێت ئەگەر پرینتەرێکی توودی کاغەزێک چاپکە بەڵام ئێستا 3D ئەتوانێت لە بواری دەرمانە دەرمانی پێ چاپکرێت لە بواری خواردنی پێ دروستکرێت لە بواری چەکی پێ دروستکرێت بێگومان هەر یەکە لەمانە بۆ خۆی سوودی ئەرێنی و نەرێنیشیان هەیە. داتای زەبەلاح دەرئەنجامی ئەوەی ئێستا 2 ملیار کەس لە جیهان ئینتەرنێت بەکارهێنێ هەر یەکە لە ئێمە لە فەیسبوک و سۆشیال میدیا و تا ژیانی ڕۆژانەمان لە ئیمێڵمان لە ساڵێکە زیاتر لە 480 زێتابایت ئێمە داتا بەکارهێنین. هەموو ئەمانە پێویستی بەوەیە مۆدۆمێکە بێ بتوانێت ئەم داتایانەی لەسەر خزن کرێ. ئاپە زیرەکەکان ئاپە زیرەکەکان ئەو ئاپانەی کە ئەپلیکیشنانەیە بینین ئێستا لە مۆبایلەکان زۆر لە کارەکانی مرۆڤی پێ ئاسان کاری بۆ کراوە هەر لە بوارەکانی با بڵێن لە هەر بوارێک لەو بوارانەی کە لە ژیانی ڕۆژانە بەکارهێنێ. هەموو ئەم تەکنەلۆژیانە و کۆمەڵی تەکنەلۆژیای تر هەڵبەتە من زۆر بە تەفسیلی زۆر بە درێژی باسی ئەم تەکنەلۆژیانەم نەکرد ئەمەوە زیاتر بچمە سەر کۆمەڵگەی دوای زانیاری. هەموو ئەمانە بە بۆچوونی زانەکان لە ماوەی 20 ساڵیکەیە ئەگەنە ئاستی تەواوبوونی ڕاهەندەکانی خۆیان. ئەنی بۆ نمونە من ئەمەوە شتێک باسکەم ئەگەر پێشتر مرۆڤ داتاکانی لەسەر مۆدیۆمێک خزم کردووە لە ئایندەیەکی نزیکە ئیتر داتا لەسەر مۆدیۆمێک یا فلاشێک خزم ناکرێ ئەو داتایانە ئەسێتە لەشی مرۆڤەوە چونکە کۆنترین مۆدیۆم لە مێژووی مرۆڤایەتیە DNA مرۆڤ بووە کە توانوێتی
سیفاتی بۆ ماوەیەکان لە وەچەکانەوە نەقڵکا بۆ وەچەیەکی داهاتوو هەر 1 میلیگرامی DNA توانای هەڵگرتنی 420 تێرابایت داتای هەیە بەڵام کێشەیەکی هەیە ئەمە بەڕاستی ئەمە جێبەجێ کراوە وەکو زانست بەڵام ئەم زمانەی کە ئێستا ئەمە لە جیهانی دیجیتاڵیە زمانی باینەری بەکارێنین زمانی هەڵگرتنی داتا لەسەر DNA زمانێکە پێڵێن ئەلفابێت گۆڕینی هەر داتایەک بۆ ئەوەی لەسەر DNA بێ پێشتر زمانەکەی بگۆڕی لە ئەلفابێتەوە لە باینەریەوە بۆ ئەلفابێت و بە پێچەوانەوەش ئەمە لە ڕووی بازرگانیەوە تێچووەکەی زۆرە بۆی هێشتا نەبوت نچوەتە بواری جێبەجێکرد ئێمە وەکو زانەکان ئەڵێن لە پاش تەواوبوونی شۆڕشی چوارەمی پیشەسازی ئەگاتە ئاستێک هەموو ڕەهەندەکانی خۆی ئەگەنی ئێمە ئاگەینێ کۆمەلگایەک لەو کۆمەلگایە شارستانیەتێکی تازە لە دایکە بێ ئەو شارستانیە هیچ شتێکی بەم شارستانێتە ئێستا ناچێ مرۆڤێکشی لە دایکە بێ مرۆڤێکە نیوەی بایۆلۆجیە نیوەیەکی ئامێرە نیوەی لەشی ئامێرە مرۆڤەکە بۆ مرۆڤ ئەوترێت سایبۆرگ بەو شارستانیەش ئەوترێت شارستانێتی سایبۆرگ تایبەتمەندیەکانی کۆمەڵگەی دوای زانیاری بە خوێندنەوە یا بە بەشبەستن بەوەی کە لە کۆمەڵگەی تەکنۆلۆژیەکانی شۆڕشی چوارەمی پیشەسازی تایبەتمەندی کۆمەڵگەی دوای زانیاری ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ ڕۆڵ و کاریگەری وڵاتانی گەشەسەندنی خێرا ئەگەر تەنانەت زۆر بچووکیش بن لە مێژووی مرۆڤایەتیە لە قۆناغی کشت و کاڵەوە لە هەر سێ شۆڕشی پیشەسازیەکەی مرۆڤایەتیە دەوڵەتی زلهێز بەو دەوڵەتانە وتراوە کە جوگرافیایکی گەورەی هەبووە ڕووبەرێکی گەورەی هەبووە ژمارەی دانیشتوانی زۆر بووە و هەڵکەوتەی جوگرافی وا بووە با بڵێن توانوێتی ئاسایشی نەتەوەی ئەو دەوڵەتە بپارێزێ هەموو ئەمانێت چەمکی هێز و ئەژموری دەوڵەتەکانی با بڵێن لە مێژووی مرۆڤایەتیە بریتانیا ئەمریکا ئەوانەی کە ئەمپراتۆریەت بوونە ئەمە گۆڕانکاریی زۆر گەورەی بەسەرادێ دەوڵەتێکی زۆر بچووکیش ئەتوانێ هەژمونی هەبێ لە کۆمەڵگەی دوای زانیاریە ئەگەر بە شەرتێک خاوەنی تەکنۆلۆژیای زیرەک بێت چونکە کۆمەڵگەی دوای زانیاری بنەماکانی کۆمەڵگەی دوای زانیاری لەسەر زیرەکی دەستکرد بنیانەتە نەرێ بۆ نمونە وڵاتێکی وەکو ئستونیا کە چەند ساڵێکە لەم بوارەیە بەڕاستی زۆر بە چڕ ئیشەکات لەبەرەوەی سەرۆکی وڵاتێکە خۆی خەریزی ئایتیا دەرچووی ئایتیا ئەتوانێت لە ئایندەیەکی زۆر نزیکە بلبلانەیە لەگەڵ دوژمنی سەرچەکەی دوژمنە مێژوەکەی کە ڕووسە دوژمنایەتی بکات لە ئێستاشە ئەبینین یعنی ئستۆنیا لە زۆر جار هاچی بەرنامەجی سیستمی بانکی سیستمی تەکنۆلۆژی وڵاتێکی وەکو ڕووسی کردووە لە کۆمەڵگەی دوای زانیاریە ئەگەر ئێمە تەماشاکەین دۆزینەوەی کارەبا لەلایەن ئەلێنستەر ڤۆڵتاوە دۆزینەوەی کارەبا و بەرهێنان لە کارەبایە 100 ساڵی ویست تا ئەو پرۆژەیە وەکو پاتێنت بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام دۆزینەوەی ئایفۆن لە ماوەی دۆزینەوەی ئایفۆن وەکو بیرۆکە و بەرهمێنانی لە بازارە تەنها 7 ساڵی ویست هەر لە دوای ئەوە 2 ملیار ئایفۆن لە جیهان نەفرۆشتا تەماشای خێرایی شۆڕشی چوارەمی پیشەسازیکەن کە لە کۆمەڵگەی زانیاریات چۆنە گۆڕینی فۆرمی حکومەتەکان و ڕێخستنەوەی ئەولەویات لە کۆمەڵگەی دوای زانیاریت چیتر حکومەتە کۆنەپەرستەکان ناتوانن بەو بیرۆکە کۆنەپەرستانە یا بەو بیرۆکراتیانەی کە حکمیان کردووە حکمی وڵاتە پێویستیان بۆیە گۆڕانکاری لە خۆیانە بکەن لەبەر ئەوەی بەدەستهێنانی ئامرازەکان و تەکنۆلۆژیای زانیاری ئێستا شتێکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە تۆ ئەتوانی تەکنۆلۆژیایەک بکڕی چیتر ئەو ئاسایشە دیکتاتۆریەی کە ئەو دەوڵەتە بیرۆکراتیان ناتوانێت ببێتە ڕێگر لە هاوڵاتی ئەبێ ئەو وڵاتانش بەڕاستی تەکنۆلۆژیەکانیان وا بەخێرەدان لەگەڵ پێویستەکانی هاوڵاتیە بگونجێت زیادبوونی توانا و کاریگەری بکەرە بێ دەوڵەتەکان بکەرە بێت دەوڵەتەکان لە کۆمەڵگەی دوای زانیاریە چالاکییان زۆرترە بێت بکەری بێ دەوڵەت بەڕاستی ئەکرێت بە ڕێکخراوێکی تێرۆریستی بوترێ بکەری بێت ئەتوانێت بە ڕێکخراوێکی
کۆمەڵگەی مەدەنی شەر بوترێت بکەری بێدەوڵەت. ئەمانە لە ڕێگەی ئەوەی ئەتوانن ڕێکخراوێکی تۆرۆریستی ئەتوانێت پرینتەرێکی 3D پەیدا کات، چەکی پێچاپکە، فیشەکی پێ دروستکە، یا لە درۆنێک ئەتوانێت قومبلەیەک ببەستێ بتوانێت ئەو ئامانجە عسکەریە ئەو سەربازەی کە هێتی بیپێچێ. شێوازی نوێی ململانەی لەسەر زانیاری. لە ڕاستیدا لە کۆمەڵگەی دوای زانیاری ئەگەر سەروەت و سامان لە کۆمەڵگەکانی پێش زانیاریە بریتی بێ لە پارە یاخود لە کانزار، لە کۆمەڵگەی دوای زانیاریە زانیاری تاک ئەبێ بە سەروەت و سامانێکی زۆر گەورە. هەموو کۆمپانیایەک لە کۆمپانیەکانی بەرهەمهێنەر زانیاری تاک ئەبێ بە بەشێک لە بەرهەمهێنان، ئەبێ بە بەشێک پایەکی سەرەکی لە بەرهەمهێنانی هەر کاڵایەکە بۆ خوێندنەوەی شخصێتی کەسایەتەکان، بۆ ڕیکلام و بۆ بە بازارکردنی ئەو کاڵایی کەوتن. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی لە کۆمەڵگەی دوای زانیاریە زانیاری ئەبێتە کێشەیەک، چۆن ئێستا نەوت کێشەیەکە لە کێشەکان هەمیشە شەڕ لە سەرێتی، زانیاریش لە کۆمەڵگەی دوای زانیاریە ئەبێتە خاڵێک لە خاڵەکانی تێگە ململانیە. پێناسەکردنەوەی بەها مرۆیەکان لە کۆمەڵگەی دوای زانیاریە بەڕاستی ئەو کۆمەلگایە هەموو چەمکەکان گۆڕانکاریی زۆر ڕیشەیی بەسەردادێت. ئەگەر ئێمە پێناسەی کۆمەڵایەتی، پێناسەی سیاسی بۆ ئەم چەمکانە کرابێ لە کۆمەڵگاکان، لەو کۆمەلگایە ئایا دەرئەنجامی ئەوەی سێ جۆرە مرۆڤ لەو کۆمەلگایەژێ، مرۆڤێکی بایۆلۆجی 100% وەک ئێستای ئێمە مرۆڤێک کە پێ ئەوترێ مرۆڤی سایبۆرگ کە لە نیوەی لە ئامێر و نیوەی لە بایۆلۆجیە و ڕۆبۆتی تەخلیقی ئەو ڕۆبۆتی کە زۆر زیرەکترن لە مرۆڤ، ئەو چەمکانەی کە چەمکی یاساین چەمکی ئەخلاقین چۆن ئەتوانێ بە یاساکانی پەیوەندی ئەم سێ مرۆڤەی کە لەسەر ئەو کۆمەلگایە ئەژێن پەیوەندەکانی ڕێکخە بەچی ئەوترێ دادوەری. بۆ نمونە ئەگەر مرۆڤێکی ئاسایی توانای ئەوە هەیە لەگەڵ ڕۆبۆتێکا منافەسەکە لە کارکردن کە ڕۆبۆتێک نەماندووە بێ نا هەڵائەکە، ئایا ئەو چەمکە یاساییە یا ئەو یاسایە چی ئەتوانێ مافی ئەو مرۆڤە ببرس؟ یا ئەگەر ڕۆبۆتێک با بڵێن سیارێکی خۆ ئاژۆ لە نەفەرێکیدا لە سەرزادە کوشتی، یاسا چێ تاوانبارەکە، چێ لەوە بەرپرسیارە بەرامبەر بەوەی کە کۆمپانیای وەبەرهێنەری ئۆتۆمبیلەکە بەرپرسیارە، بەلەدەی ئەو شارە، شارەوانی ئەو شارە بەرپرسیارە، یاخۆ ئەو مرۆڤەی کە خۆی هەڵی کردووە لە پەڕینەوەی. ئەمانە کۆمەڵێت چەمکن لە کۆمەلگەی دوای زانیاریە هەموو دووبارە پێویستی بە داڕشتنەوەیە. چەمکێکی تر بەڕاستی لە کۆمەلگەی دوای زانیاریە جیاوازی چینایەتیە. لەبەرەوەی تەکنەلۆژیاکان هەموو کارەکان ئەنجامەدەن، تەکنەلۆژیەکان ڤێرزنە تازەکان بەردەست نابن بۆ هەموو کۆمەلگا. تەکنەلۆژیا دابەشە بێ بە دوو جۆرە تەکنەلۆژیایەک بۆ هەژارەکان، تەکنەلۆژیایەک بۆ دەوڵەمەندەکان. لەبەر ئەوە جیاوازی چینایەتی لە کۆمەلگەی دوای زانیاریە تۆختر ئەبێتەوە. دروستکردنی ژینگەیەک لە کۆمەلگەی دوای زانیاریە ژینگەیەک دروستە بێت کە ئامێرەکان هێندە پێش ئەکەون مرۆڤ توانای کۆنتڕۆلکردنی ئامێری ئەستەمە، یعنی بۆ مرۆڤ بتوانێت ئامێرەکان کۆنتڕۆلکە لە بن دەست مرۆڤ دەرەچن. گۆڕینی پێکهاتەی فۆرمی کارەکان. ئەمە بەڕاستی کێشەیەکە لە ئێستایە با بڵێن نیشانەکانی زۆر بە جوانی دەرکەوتووە. ئەگەر چی تەکنەلۆژیا هەمیشە با بڵێن لەگەڵ گۆڕانی هەموو شۆڕشیەکانی پیشەسازیە کۆمەڵێک فۆرمی کارکردن لە ناوچوون فۆرمی تازە جێگەی گرتووەتەوە. بەڵام لە کۆمەلگەی دوای زانیاریە وەکو زانکان با بڵێن پێشبینیەکەن فۆرمی کارکردن گۆڕانکارێکی زۆر گەورەی بەسەرادێت. ئەگەر لە قۆناغەکانە ئامێر توانی هێزی باسکی مرۆڤ جێبگرێتەوە، یان زۆر جارش ئاسانکاری بۆ کردووە، بەڵام لە قۆناغی کۆمەلگەی زانیاریە ئامێرەکان هێزی زهنی مرۆڤیش داگیرەکەن. یعنی مرۆڤ لەو قۆناغەیە هەم هێزی باسکی خۆی لەدەستەدا هەم هێزی زهنی خۆی لەدەستەدا. ئەمە ئەبێتە هۆی دەرئەنجامی ئەوەی بێکاریەکی زۆر دروستکە. ئەگەر لە قۆناغی کانی پێشتر لە شۆڕشەکە کۆنەکانی پیشەسازیە مرۆڤ 15 سەعات کاری کردو بڵێن لە شۆڕشی پیشەسازی یەکەمە، لە شۆڕشی کۆمەلگەی
شۆڕشی سێمی پیشەسازیە لە قۆناغی لیبرالیزمە داواش 8 ساعات کار 2 ڕۆژ تعتیلی کراوە بەڵام لە کۆمەڵگەی دوای زانیاریە مرۆڤ ڕۆژی 3 ساعات کارەکە کەمتریش لەوانەیە 4 ڕۆژیش تعتیل بێ دوایی کاریش هیچ ڕەبتێکی بە شوێن و جوگرافیاوە نامێنێ مرۆڤ ئەتوانێت بە کۆمپیوتەرەکەی لەگەڵ ئەمریکایە کارەکەی بکە زەمن و کات لە کۆمەڵگەی دوای زانیاریە لە سایی تەکنۆلۆژیای وا تێکەڵە بێ کە ئیتر کارکردن ڕەبتی بە شوێن و جوگرافیاوە نامێنێت. دافۆست وەکو دامەزراوەیەکی ئابووری ساڵانە کۆبوونەوەی خۆرکە لە کۆبوونەوەی پار ساڵیانە لە راپۆرتی پار ساڵیانە ئەڵێ ئەو نەوەی کە لە 2012 لەدایکە بێ لە 2032 ئەسێتە گۆڕەپانی کارکردن زانکۆی تەواو کردووە لە کارکردنایە 160 ئەو کارانەی کە مرۆڤ لە ساڵی 2030 بە ئەیکا مرۆڤ ئێستا نازانێ ناویان چییە چۆن ئەکرێ ئەوەندە چەمکی فۆرمەکانی کار گۆڕانکاری بەسەرادێ لە ئێستا راپۆرتی 6 مانگ پێستەی ئەمریکا ئەڵێ لە 2026 ملیۆن 400 بۆ ملیۆن 600 هەلی کار لە ناوەچن تەکنۆلۆژیا جێگەیانەکرێتەوە ئەمە با بڵێن تایبەتمەندەکانی کۆمەڵگەی دوای زانیاریە ئێمە بەڕاستی ئەم کتێبە خۆی پێک دێت لە 4 بەش لەگەڵ 3 پێشێکی یەکەم هەر لە پێشێکی چاپە عەرەبیەکەیە پێشێکی دووەم من لە سەرداوای من لە نووسەرداوام کرد چونکە کتێبەکە لە 2017 نووسراوە شتێک بنووسێت ئەو چەند ساڵەی لە بینی وەرجێڕانی کتێبەکە لە 2023 وەرجێڕاوە بتوانرێت ئەو قۆناغە پڕکاتەوە و پێشێکێکیش بەڕاستی من بۆ چاپە کوردەکە نووسیمە و کەم زیاتر مەقسەدم بووە کۆمەڵگەی کوردی لە چۆی ئەم ئاڵوگۆڕەیە ئەم ڕەوتە گۆڕانکاری جیهان بەرەوچۆڕە ئێمە وەکو کۆمەڵگەیەک کە خاوەنی دەوڵەت نین وەکو کۆمەڵگەیەک تا ئێستا نەمانتوانیوە با بڵێن لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی زراعەتیشەوە پێشکەوتنێکی ئەوامان هەبێ ئێمە لە چۆی ئەم کۆمەڵگایە بین یاخو زانکۆکانی ئێمە توانای ئەوەیان هەیە تاچێک بەرهەم بێنێ خوێنەوارێک بەرهەم بێنێ بتوانێت لەگەڵ ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژیای کۆمەڵگەی دوای زانیاریە هەڵبکە من لە پێشەیەکی کتێبەکە بەڕاستی چکە کتێبەکە بەشی چوارەمی کتێبەکە باسی ئاسایشی نەتەوەی ئەکا لە کۆمەڵگەی دوای زانیاریە ئەگەر ئاسایشی نەتەوەی لە تا قۆناغی شەڕی جیهانی دووەم بریتی بووە لەوەی چێ هەڵ خاوەنی چەکی ئەتۆمیە توانێتی ئاسایشی نەتەوەی بۆ کۆمەڵگاکەی جێبەکە بەڵام لە پاش شەڕی جیهانی دووەم چەمکی ئاسایشی نەتەوەی لە چەمشێکی ڕقەوە گۆڕێ بۆ چەمشێکی نەرم لە شێوەی هاوپەیمانی لە شێوەی با بڵێن یاساکانی نێودەوڵەتی ئەمانە تا ئاستێک توانێتی ئاسایشی با بڵێ هاوسەنجێ لەبین ئەم وڵاتانەیە دروستکە ئاسایشی نەتەوەی لە کۆمەڵگەی دوای زانیاریەوە لە چەکەوە ئەگۆڕێ بۆ ڤایرۆس ئەبێ ئاسایشێکی کە دێتە نێو ئاسایشی نەتەوەی ئەوش ئاسایشی سایبەرە ئێستا بەڕاستی ئێمە نیشانەکانی ئەوە لە شەڕی ئیسرائیل لەگەڵ حەماس لەگەڵ حزب الله و لەگەڵ ئێران لە دوێنێەوە ئەبینی تەکنۆلۆجیا چی ڕۆڵێکە بینێ لە شەڕ بەرپرسی هەواڵگری ئیسرائیل لە راپۆرتێکە ئەڵەیە ئێمە لە ساڵێکە 50 ئەنجام با بڵێن 50 هەدەفی 100% ئەپێکا بەڵام ئێستا لە سایی تەکنۆلۆژیای زیرەکەوە ئێمە لە ڕۆژێکە لە شەڕی حەماس و لە شەڕی حزب الله لە ڕۆژێکە 100 ئامانجمان پێکاوە بە دەقیقی لە شەڕی ئێرانیشە بەڕاستی لە دوێنەوە زۆر متابعەکەم ئەو تەکنۆلۆژیایی کە ئیسرائیل بەکارهێنێ لە توانای تەکنۆلۆژیا تەقلیدەکانی ئێرانە نییە بێگومان ئەوەشی کە خاوەنی تەکنۆلۆژیای زیرەک بێت ئاسایشی نیشتیمانی بۆ خۆی بەرقەرارەکە بۆ ئایندە ئێمە لە کۆمەڵگەی کوردی لە کوێی ئەم ئاڵوگۆڕەین یعنی ئایا ئێستا ئێمە لە دوێنێەوە لە تەنها تەماشاکردنی تەلەڤیزیۆن یا جێڕانەوەی ئەو ئەخبارانەی کە ئەیبیسین زیاتر چی ئەتوانین ئەگەر ڕوو لە ئێمە بکات چی بکەین
ئێمە لە پاش دەوڵەتی عوسمانی سێ چەمکی فکری ڕووی لە ناوچەی کوردستان کردووە. چەمچێکی فکری بە ناوی ناسیۆنالیزم، چەمچێکی تری فکری بە ناوی چەپ گەرا، چەمچێکی فکری بە ناوی ئیسلامی سیاسی. ئەم سێ چەمکە بە خوێندنەوەی یەکەمیان ئایا لە کۆمەڵگەی دوای زانیاریە دەوڵەتی نەتەوە کە ئەو پێناسەیەی کە ئێستا بۆ دەوڵەت نەتەوە ئەکرێت کە ئێمە باوڵێن لە 100 ساڵی مێژووی دەوڵەتی نەتەوە لە ناوچەیە لە پاش لۆزانەوە ئێمە نەهەڵی ئەوەمان بۆ نەرخسا ببین بە خاوەن دەوڵەتی نەتەوە. ئایا چەمکی دەوڵەت نەتەوە لە کۆمەڵگای دوای زانیاریە بەو مەفهومە ئەمێنێ کە لە کۆمەڵگەی دوای زانیاریە نە سنوور نە ئابووری کە ئەمانە پایەی دروستبوونی دەوڵەتی نەتەوەن شتێک نامێنێ ناوی سنوور بێ لەبەرەوەی چالاکیەکانی ئینتەرنێت ئەگەر کولتوری بێ ئەگەر سەربازی بێ هەمووی لە دەرەوەی سنوورە جوگرافیەکانەوەی لە فەزایەکە ناوی فەزای ئینتەرنێتە. ئەگەر لە ڕووی ئابووریەوە با بڵێن وەکو چەمکی چەپگەرا باس لە ئابووریە کە ئابووری کوردستان با بڵێن لە جیاوازی چینایەتیەوە ئەم چەمکە قسە لەسەر کۆمەڵگەی کوردیەکە، ئێمە لە شۆڕشی پیشەسازی یەکەم ئەوە بینن خۆتان ئەوانەی ئابووری ناز بن، ئابووری ناسێکی وەک ئادەم سمس دروستە بێ کە پێناسەی ئابووری ئەگۆڕێ کە هێزی کار با بڵێن تا ئادەم سمس ئەم پێناسەی بۆ ئابووری نەکرد هێزی کار وەرنائەگیرا لە خولی بەرهەمێنانە لە سووری بەرهەمێنان، بەڵام ئادەم سمس ئەڵێ هەیە بەرهەمێنان بریتێ لە هێزی کار لە توانای بەرهەمێنانی کاڵا و خزمەتگوزاری. پاشتر مارکس بە دوای ئەوەیە کە کێشەکانی بەرهەمێنان ئەگەڕێنێتەوە بۆ جیاوازی چینایەتی تاکو و ساڵەکانی شەڕی جیهانی دووهەم ئابووریناسێکی تر بە ناوەی ئادەم سمس کە ئابووریناسێکی باڵێن لیبراڵە لە بینی ڕادیکاڵەکان و کۆنخوازەکانی وەکو ئادەم سمسە، ئەم ئابووریناسەش چەمکە فکرەکانی با بڵێن تیۆرەکانی توانی ئابووری جیهان تا ئاستێک تا ساڵی هەفتاکان ڕابگرێ. کوردستان لە پاشەوەی کابینین لە 1990ەوە لە عفو لە 1970 تر ئابووری جیهان ئەو چەمکە ئابووریە کە پێ ئەوترێ نیولیبرالیزم، بازاڕی ئازاد، جوڵەی سەرمایە، گۆڕینی مبتەلەکات با بڵێن لە سەنەدات لە تایبەتەوە بۆ لە گشتیەوە بۆ تایبەت، ئەمە چەمکی ئابووری جیهان گۆڕانکارێکی گەورەی بەسەرهێنا. ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی ئەتوانم بڵێم من بە بۆچوونی خۆم لە نەوەتەکانەوە ئێمە ئابووری کوردستان بەرەوە ئابووریەکی نیولیبرالیزم ڕۆشتووە بە تایبەتی لە پاش 2003ەوە. ئەو ڕەوتەی کە نیولیبرالیزم ڕووی لە کوردستان کرد نەک نەیتوانی کۆمەڵگەی کوردی لە کۆمەڵگەیەکی کشتتوکاڵەوە بگۆڕێ بۆ کۆمەڵگەیەکی پیشەسازی، بەداخەوە کۆمەڵگەی کوردی کشتتوکاڵی کوردستانیشی وێران کرد. ئێستا کۆمەڵگەی کوردی کۆمەڵگایەکی بەرخۆرە بەکاربەرە، یعنی توانێت هیچ ئینتاجێکی نییە کە بتوانێت ئاسایشی خۆراکی خۆی مسۆگەرکە. ئەگەر بینە سەر ئیسلامی سیاسی ئەوە چەمکی سێمی ئیسلامی سیاسی، ئایا ئیسلامی سیاسی هەم هەر سێ چەمکەکە نەکەر ئیسلامی سیاسی بێتە هەموو ئەم سێ چەمکە با بڵێن فکر و بنەمای فکریان گەڕانەوەی بۆ مێژوو، ئەو نەخۆشیەی کە بەڕاستی توش هەموو تاشێکی کورد بووە کە هەمیشە الحەنین إلى الماضي ئینستۆلۆژیا، هەمیشە ئێمە گەشتبینی گەڕانەوە بۆ دوعاتێ بینی هیچ خەونێکمان بۆ ئایندە نییە. بەڕاستیش خەونی ئایندە لە تەکنەلۆژیایە، لەوەیە کە تەکنەلۆژیا چۆن چەمکەکانی ژیان ئەگۆڕێ. ئێمە ئەگەر لە مێژوودا چەک شاخ توانی بێتمان ئاسایشی نەتەوەی خۆمانی پێ بپارێزین وەک نەتەوەی کورد، ئایا لە ئایندەیە لە سای شەڕی درۆن و بێگومان ئێستا زۆر لە درۆنیش پێشکەوتوترەیە، ئایا ئێمە وەک نەتەوەیەک ئەتوانین ئاسایشی نەتەوەی خۆمان بەو کۆمەڵە چەمکە کۆنانەی کە توانای ئەوەی نییە لەگەڵ کۆمەڵگەی دوای زانیاری هەڵبکە ئێمە ئەتوانین ئەوانە ئێمە ئاسایشی نەتەوەی خۆمان بپارێزین. ئەم بەڕاستی ئەم کتێبە ڕەهەندی زۆر گەورە لە خۆ ئەگرێ، یعنی ئەگەر ئێمە بێت و تەماشاکەین لە کۆمەڵگەی دوای زانیاری ئابووری چی بەسەر دێت. لە قۆناغی کشتتوکاڵە ئەوەی کەڵەکە ئەبوو لە خولی بەرهەمێنانە کاڵا بوو، چونکە خولی بەرهەمێنانی کشتتوکاڵ بریتی بۆ لە کاڵا دوای پارە کاڵا، ئەوە ئەم خولە هەمیشە سوڕاوەتەوە
نمونەش بۆ ئەمەی باشتری ئێمە تێبگەین لە خولی بەرهەمهێنانی کشتتوکاڵ لە تا ساڵی 60ەکانیش هیچ زوتیارێکی کورد ئەگەر چەند دەوڵەمەنیش وایە پارەی نەبوو تەنها بریتی بوو لەوەی لە ئەمبارەکەیان چەند گەنم و چەند مەڕووماڵات هەیە سەروەتەکەی ئەوە بوو بەڵام لە قۆناغی پیشەسازیە خولی بەرهەمهێنان ئەگۆڕێ بۆ پارە کاڵا پارە هەموو ئەم خولە چەندێک بسوڕێتەوە چەندێک خێرای سوورانەوەی ئەم خولە زیاتر بێ ئەوەنە پارە با بڵێ زیاتر کەڵەکە ئابێ ئەوەی کە ناوی فاسقیمەیە زیاتر کەڵەکە بێ لەبەرەوە لە خولی بەرهەمهێنانی سیستمی سەرمایەداری پارێکی زۆر کەڵەکە بێ ئەو پارە زۆر کەڵەکە بوونەش هەمیشە پێویستی بە خولێکی تازەیەشی دیاکە چکە لەو خولایەتە پارە ئیکتیفای کردووە پێویستی بەوە نییە ئەم خولانە هەمیشە پێویستیە بچێتە وڵاتێکی تر بچێتە شوێنێکی کە بتوانێت ئەو پارەیە خولێکی تر دروستکە بۆ زانیاریتان ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەو لە ئیتیفاقی برێمەر 4 خاڵ بەسەر عێراق ئیزبار کرا کە ئەبێ مەجلیسی حکومی ئیمزایکە یەکەمیان بازاری ئازاد دووهەمیان گۆڕینی ممتلەکاتی دەوڵەت بۆ تاک بەڵێ خەسخەسا سێەمیان جوڵەی سەرمایە بتوانێت سەرمایە ئەجنەبی بێتە وڵاتەکەەوە بتوانێت خولێکی بەرهەمهێنان بۆ خۆی دروستکە هەموو ئەمانە کۆمەلگای کوردی لە ماوەی 2003 عێراق بەگشتی نەمانتوانی ئێمە ئەو هەر وەکو پاکستان بڵێ من پاکستان ئێستا تەکنۆلۆژیای زیرەکی نییە لە بەرهەمهێنان بەڵام تەکنۆلۆژیەکانی ئەتوانێت هەری کار دروستکە بەڵام ئێمە ئێستا نە تەکنۆلۆژیامان هەیە نەزانکۆکانمان و نە زەراعەتیشمان هەیە بەڕاستی چکە زەراعەتی ئێستاش مەفهومی گۆڕاوە کشتتوکاڵ لە بۆ کشتتوکاڵ هەموو شتێک ئێستا بەڕاستی مرتبطە بە تەکنۆلۆژیا کشتتوکاڵ بۆ بە کشتتوکاڵی تەکنۆلۆژیا زانستی تۆپ بۆ بە توبی تەکنۆلۆژیا هەندسە بۆ بە هەندسەی تەکنۆلۆژیا هەر تەنها زانستەکە نییە ئێمە لە کوێی ئەم ئاڵوگۆڕەی لە دنیاە ئەمانە بەڕاستی هەموو پرسیاری چەمچی گرنگن بۆ کۆمەلگەی کوردی بۆ ئایندەی کوردی فمن ئەمە هێڵمەوە بۆ ئێوەی بەڕێز لە پرسیارەکانتان من لەبەرەوەی ماوەکەم زۆر کەمە بەڵام حەزەکەم لێرە پێشنیارێک بکەم بۆ بۆردی ئازادی بوون ڕێکخراوی ئازاد بوون لە ئێستا 147 وڵات یا وزارەتی هەیە یا ڕێکخراوی هەیە یا دامەزراوی هەیە هەر خودی دکتۆری ها یەکێکە لەو کەسانی کە ئێستا لە ناوەندی لە سنتەری مستقبل لە ئەبوزەبی ئیشەکە خوێنەوەکەن بۆ ئەرێنی و نەرێنی کۆمەلگای دوازیانیێری ئێمە هیچ شتێکمانیە ئەتوانم بڵێم ئەمە یەکەم کتێبە لە کتێبخانەی کوردی کە قسە لەو کێشانە بکە من پێشنیارەکەم بۆ ڕێکخراوی ئازاد بوون ئەو ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی وەکو وازبێکی نەتەوەیی وەکو وازبێکی ئەخلاقی و نیشتیمانیش هیوادارم ئەوانش بتوانن ینی ئەم کێشەیە بکەن بە کێشەی خۆیان و بە هەند ئەمە وەرگرن سوپاسدانەکەم بۆ جۆگرتنتان مادوو بکردن